مامۆستای بەڕێز لە پرسیاری یەکەم دەفەرموێت وەکی لای بەڕێستان ڕوونا دروکردن یەکێکە لەو تەوانانایی کە بە زمان دەکرێت ئەرێ لە هیچ شوێنێکی دروستە مثلەن ئینسان درۆ بکات. طبعا لە صفەتە هەر ناشرینەکان کە خەڵک پێڕەوی دەکا بریتیە لە درۆکردن و باسی جۆرێک لە جۆرەکانی درۆمان کرد کە بریتیە لە درۆکردن بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. طبعا درۆ هەیە بە ناوی خواوە، درۆ هەیە بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەکو ئاماژەمان پێدا لە ناو بابەتەکەدا، و درۆ هەیە بە ناوی خەڵکەوە، درۆ هەیە بە ناوی خەڵکەوە هەڵە فڵان کەس وای وت واشی نەوتووە، و درۆ شتێک کەسی وایە هەر خۆی دروستی دەکات، خۆی درۆکە دروست دەکات، دێت بۆ نمونە دای دەڕێژێت و ئەیکا بە قسەیەک و بڵاوی دەکاتەوە. طبعا درۆکردن صفەتی ئینسانی باوەڕدار نییە. باوەڕدار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی عەلەیکم بالصدق، ئێوە دەست بگرن بە ڕاستگۆیی و ڕاستگۆ بن، و خۆتان لە ئیاکم والکەذب ئامان وریابن، خۆتان لە درۆ بپارێزن. بۆ چونکە فإن الكذب يهدي إلى الفجور فإن الفجور يهدي إلى النار. فەرمووی درۆ خاوەنەکەی بەرەو فسق و فجور و خراپە و تاوان دەبات، وەروەها خراپە و تاوانیش خاوەنەکەی بەرەو ئاگری دۆزەخ دەبات. دیکە درۆ صفەتی ئینسانی باوەڕدار نەبێت، کەواتە صفەتی ئینسانی منافقە پەنا بەخوای پەروەردگار. آية المنافق ثلاث، پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم نیشانەی ئینسانی منافق سێن. یەک لەو صفەتانە إذا حدث كذب، ئەگەر قسەی کرد درۆ دەکات. دەیکەواتە درۆ لە صفەت و ئاکار و ڕەوشتی ئینسانی مسلمان و باوەڕدار نییە، بەڵکو لە ئاکاری کەسانێکە کە نیفاقیان هەیە پەنا بەخوای پەروەردگار. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز دەفەرموێت هەندێک کەس هەن یعنی ئەوەندە خۆشەی بەڕێستان دەمشتڕن ئینسان ناتوانێت قسەی لەگەڵ بکات. جا دەفەرموێت ئەو مژگاری بەڕێستان بۆیان چییە و چۆن مامەلە لەگەڵیان بکەین؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەکە باسمان کرد فليقل خيرا أو ليصمت، ئینسان بە قسەی خێر بکە بێدەنگ بێت. ولا بەرامبەردا فەرمی عليه الصلاة والسلام ليس المؤمن بالطاعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء. ئینسانی باوەڕدار لەعان نییە، نەفرەتکار نییە، هەر شتێکی بەدڵ نەبوو دەی نەفرەتت لێبێت لەعنەتت لێبێت. بەتایبەت وشەی نەفرەت خەڵکێکی زۆر بەکاری دێنێ، وەکو کوردیەکە خۆی کەمە هەست دەکەن لە فیلم و مسلسلاتەوە فێر ببن، یان لەعنەتەکە وەکو خۆی جاری وا هەیە ئەم کەسە هەر بە هەموو شتێک لەعنەت دەکات، لەعنەت لە منداڵ دەکات، لەعنەت لە کاروبارێکی دەکات، ئیشێکی کە بەدەستی وایە لەعنەتی لێ دەکات، لەعنەت لە کەلوپەلێکی خۆی دەکات. ئەمە لە تاوانە گەورەکانە. ئینسان نابێت لەعنەتکار بێت، وەروەها نابێت دەمەوەر و زمان پیس بێت، نابێت حاشا لە ڕووی ئێوە ئەو بەڕێزانی لەگەڵمانن نابێت ئینسان دەمشەڕ بێت، جنێ و فرۆش بێت، بەڵکو ئینسان دەبێت زمانی لە چاکە و خێردا بەکار بێنێت و هەمیشە ئەم فەرمودەی لەبەر چاو بێت. ئینسانی باوەڕدار نەفرەتکار نییە، لەعنەتکار نییە، دەمشەڕ و دەمەوەر و جنێ و فرۆش و جنێ و دەر نییە. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. جا دەفەرمێت ئایا لە چه حالەتێکدا قسەی خێر بکەین و لە چه حالەتێکدا بێدەنگ بین بۆ سەلامەتی دینەکەمان؟ طبعا ليصمت ئەحکامی خۆی هەیە و زانایان زۆر تەفسیر و شروحاتیان بۆ کردووە. طبعا ئینسانی باوەڕدار پێویستە لەسەری بەردەوام لە قسەی خێردا بە قسەی خێر بکات، و بەتایبەتی ئەو کاتانەی کە ئەو کەسە دەتوانێت ئامۆژگاری خەڵک کات و دەتوانێت بانگی خەڵکا بۆ چاکە و چاکەکاری، بۆ خێر، بۆ هەر شتێکەوە جێگای ڕەزامەندی خۆی پەروەردگارە و پاشان جێگای سوود و کەڵکی خەڵکە. ئینسان نابێ بێدەنگ بێت، بەڵام حاڵەتیشمان هەیە، جاری وا هەیە وا پێویست دەکا ئەو کەسە بێدەنگ بێت، چونکە سیرکان دێ شت هەیە ئینسان
دەتوانێت شتی تری لێوەرگێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە دایکمان عایشەی فەرموو ئەگەر قەومەکەت حەدیث و عهد نەبان بە ئیسلام ئەوە هەدمی بەیتم دەکرد کەعبەم دەکرد و سەر لە نوێ بینام دەکردەوە. دەی لێرە ئەم فعلێ کرد بۆ لەبەر مەسلحەتێکی گەورەتر. جاری وایە تۆ پێویست دەکات قسەیەک نەکەیت چونکە دەزانی ئەم قسەیە زەرەری زیاترە، دەزانی ئەم قسەیە زەرری زیاترە. خوای گەورە لە قورئان دەفەرمێ ئێوە جنێو بە ئالیهەتی بێباوەڕ و مشریکەکان مەدەن بۆی ئەوان جنێو بە خوای پەروەردگار نەدەن. جاری وایە تۆ قسەیەکی حەقە دەیەکی دەزانی ئەم قسە حەقە لێدا زەرەر بدات، زەرەر لە دینەکەت دەدات، لە داوەکەت دەدات، لە پێگەکەت دەدات، مەیکە بەڵام کە دەزانی بۆ دینەکەت زەرەرە. بەڵام ئینسان بە بەردەوامی نایە بێدەنگ بێت و کاتێک بێدەنگ دەبێت کە بزانێ ئەم بێدەنگیە سوودی خۆی هەیە، ئەو بێدەنگیە سوودی خۆی هەیە و قسەیەکی شێ دەوترێت جوایە تۆ ئەم بێدەنگیە لە بەرامبەر لە وەڵامی کەسێک هەڵدەبژێری. بۆ نمونە حاشا لە ڕووی ئێوە ئەو بەڕێزانە کە کەسێکی سەرفی حاشا لە ڕووتان جێژ دێت بەرەو ڕوو دەبێتەوە، تۆ قسەی لەگەڵ بکەی هەرچێکی بڵێ تۆ زەرەرتە، چونکە ئەم هەڵ ناگرێت و ئەو نازانێت گوێ بگرێت و زمانی باش ناگەڕێت، کەواتە تۆ لەوێدا بێدەنگ بە بۆی کە ئەم کەسە پێی زیاتر ڕانەکێشێت. بۆیە ئینسان بە پێی بیر لە مەسلحەت و مەفسەدە بکاتەوە، هەر کاتێ زانی ئەم قسە خێرە مەسلحەتە بیکات، هەر کاتێکیش زانی بێدەنگی مەسلحەتە بێدەنگ بێت و هەر کاتێ زانی بێدەنگی مەفسەدەیە با قسە خێرەکە بکات. بۆیە ئینسان هاوسەنگی ڕابگرێت، ئەوە زۆر گرنگە بوو. بارك الله فيكم مامۆسای بەڕێز. مامۆسای بەڕێز ئەرێ فتوادان بەبێ علم ئەمە دەچێتە بن قالبی شرک یان خود لە تەوانە گەورەکانە؟ ئەمە بێگومان لە تاوانە گەورەکانەوە لەو کەسانەیە کەوە ولا تقف ما ليس لك به علم. خوای پەروەردگار ڕەشەی لێ کردووە و قسەکردنە بەبێ علم و قسەکردنە بە ناوی خوای پەروەردگارەوە کە ئەمە دەچێتە ناو درۆکردن بە ناوی خوای پەروەردگارەوە. بۆیە ئینسان کاتێک نەیتوانی لەسەر شتێک قسە بکات بە تایبەت بابەتی فتوا، ئەوە ئەسڵەوەیە کە بێدەنگ بێت بڵێ لا ئەدری، بڵێ نازانم. و زۆر بابەتیش هەیە ئینسان لەوانەیە بە هەندێکی نەگەیشت بێت، عیب نییە کە ئینسان شتێکی نەزانی بڵێ من نایزانم، یان بابەتێک کەس دەکەی کە لەوانەیە وا پێویست نەکات تاکتاکی دوعات و بانخواز و مامۆستا دابیدەنەوە. لەوانەیە جاری وا هەیە هەندێک بابەتی وا پێویست دەکات ئەسڵەن بڕوا بۆ لیژنەی فتوا، تۆ عیلمیشت پێبێ ئەسڵەوەیە کە بیجێڕیتەوە بۆ لای ئەوان بە تایبەت ئەو بابەتانەی کەەوە حساسن، بابەتی ڕۆژن یا هەندێک بابەتی وەکو تەلاق و هەندێک بابەتی جاری وا هەیە میرات و ئەوشتانە باشتر ئینسان قسەی تێدا نەکات و بە تایبەتیش ئەگەر ئینسان عیلمی پێی نەبوو ئەسڵەوەیە کە قسە نەکات. دوجار ئەوەی فتوا دەدات دەبێت ئاگاداری ئەحکامی فتوا بێت و مەرج نییە هەر کەسێک واعظ بوو، بانگخواز بوو، حتا مامۆستا بوو، مفتی بێت. دەکرێت خەڵکی وا هەیە ماشاءالله ئوسلوبی خەتابە و بەلاغەتێکی زۆر چاکی هەیە بۆ ئەو بوارە جێگای خۆیەتی و مەیدانی خۆیەتی، بەڵام بابەتی فتوا نا. بۆیە ئینسان دەبێت پێگەی خۆی بزانێت و خۆی لە قەرەی ئەم بابەتە نەدات کە بەڕاستی بەرەو تاوانی گەورە دەیبات ئەگەر بەبێ عیلم قسە بکات. مامۆسای بەڕێز ئێستا لای وەکو بڵێن مامۆستایان و حتا زۆربەی خەڵکیش وای لەوە کە بڵێ نازانم ئەمە بووە عیبە، یعنی خەریکە وای لێ دێت. هاتن بۆ لای ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێبێ، پرسیاری زۆریان پێ بوو، غەڵەتن باسی 6 پرسیار دەکەن، هەندێک باسی زیاتر یا کەمتر دەکەن. فەرمی نازانم، لە هەموو پرسیارەکان فەرمی نازانم. وتیانە خرەمە بڕۆینەوە چی بڵێن بە خەڵک، کاکە خەڵک ئەمەی ناردۆ بۆ لای تۆ وەڵامی ئەم پرسیارە نادەیتەوە. فەرمی کە ڕۆژنەوە بڵێن مالیک پێی نازانم، ڕەحمەتی خوای گەورەی لێبێت. دێم پیاوایە سەحابە ڕزای خوای گەورەیان لێبێت کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری لێکرد دەیان فەرموو الله ورسوله اعلم. لەدەی کەواتە ئینسانی مسلمان هەوڵ بدا بەڕاستی بابەتی فتوا ئینسان خۆی لێ بپارێزێ، خۆی لێ بە دوور بگرێ باشترە، بە تایبەت کە عیلمی پێ نەبێ بتوانێت فتوا بدات، چونکە وەکو باسم کرد مەرج نییە هەموو بانخوازێک هەموو واعیزێک مفتیش بێت. بله بارك الله فيكم مامۆسای بەڕێز. مامۆسای بەڕێز دەفەرموێت سزای تاوانی غەیبەت چییە و کەفارەتەکەی چییە؟ دەفەرموێت تاوانی غەیبەت چییە و کەفارەتەکەی چۆنە؟ طبعا غیبەت لە گەورەکان و لە
کەبائیر کراوە و ئەوەی کە ئینسان دەکەوێت ناو ئەو تاوانەوە کە لەناو کەبائیری ذنوبدایە جا تۆ حسابی خۆی بۆ بکە یان سەغایر دەردەچی بەرەو کەبائیر دەڕۆیت جا ئینسانیش سەیری ئەوە نەکات کە عقوبەی ئەم تاوانە چییە بەڵکو سەیری کات کە ڕاستی تۆ فەرمانی خوای پەروەردگار دەکەیت کە قەدەرەی ئەمەی لێکردووی و ڕێگەی کردووی وەکە فەرمانیشی ئەسڵی ئینسان تەوبە بکات بگەڕێتەوە لای خوای پەروەردگار ئیستیغفار بکات و هەوڵ بدە داوای گردن ئازایی لەو کەسە بکات کە غیبەتی کردووە بۆ ئینشاءڵڵا خوای پەروەردگار لێ بێت و دوعای خێر بۆ ئەو کەسە بکات کە غیبەتی کردووە ئەوانە لەسەر ئینسان پێویستە بیکات داوای گردن ئازایی لێ بکات داوای لێ خۆشبوون لە خوای گەورە بکات و دوعای خێر بۆ ئەو کەسەش کات کە غیبەتی بارك الله فيكم مامۆستای بەڕێز کەسانێک کاتێک پێکەوە دادەنیشن بۆ ئەوەی کە بەرامبەرەکەی بخنەوە پێکەنینەوە نوکتە دەڵێن یعنی شتێک دەڵێن کە ڕاست نییە ینی بەس بۆ ئەوەی کە پێکەنینی بەرامبەرەکەی بێنن پاشە خۆیان تووشی درۆ دەکەن ئەرێ ئەمە سزاکەی چۆنە طبعا باسی ئەوەت کرد کە کۆمەڵی خەڵک بەیەکەوە دادەنیشن جاری وا هەیە پێشەوەی کە بێمە سەر بابەتی نوکتە و قسە درۆکان جاری وا هەیە ئەو کەسانە لە ناو خۆیاندا یەکێک هەڵدەبژێرن یان یەکێک دەستنیشان دەکەن یا یەکێک گوارە دەکەن کە با بڵێن چۆن دەوترێت گاڵتەی پێ بکەن و بە هەمووان سەرکۆنەیکەن بیشکێنەوە ئەوەنەوە حەرامە ئینسانی مسلمان دەبێت خۆی لەوە بە دوور بگرێت و هەشن کە دادەنیشن دەست دەکەن بە نوکتە جێڕانەوە بۆی کەوا یەکتری بخەنە پێکەین طبعاً ئەمە لە تاوانە گەورەکانە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ویل له ویل له ویل له دۆزەخ بۆ ئەو کەسە کە قسە دەکا بۆی خەڵکی بێنێتە پێکەنین ئەجا لێرە دوو شتمان لێت یەک نەچێت ئینسان ئاسڵ لە ئینساندا مزاح و گاڵتە و گەپ و ئەم جۆرە شتانە لە شەرعدا ڕێگەی پێدراوە لە شەرعدا ڕێگەی پێدراوە بەڵام بەو مەرجەی لە بازنەی شەرع دەرنەچێت بۆ مەرجەی لە بازنەی شەرع دەرنەچێت ئاساییە کۆمەڵێک کەس کۆمەڵێک هاوڕێ کۆمەڵە برای بەڕێز کۆمەڵێک خوشکی بەڕێز لە مەجلیسێک بۆ خۆیان بێکۆ دادەنیشن قسە دەکەن پێ دەکەنن بەڵام غیبەتی خەڵک ناکەن درۆ ناکەن نوکتەی درۆ ناژێرنەوە ئینسان جاری وا هەیە بۆ نمونە من و تۆ دەڕۆین بۆ جێگایە دوو کەسی کەمان لەگەڵدایە لەوانەیە بەسەر هاتێکمان بەسەر بێت خۆی جێگای پێکەنین بێت بۆ خۆمان دادەنیشین بیری لێ دەکەینەوە جێڕینەوە پێ دەکەین بۆ موقیفە ئەمە لە شەرعدا هیچ بێشەرعیەکی تێدا نییە بەڵام بۆ مەرجەی وەکوتم لە بازنەی شەرع دەرنەچێت و سنووریش نەبەزێنێت بەڵام ئەگەر هات و کەوتە جۆری دووەمیان ئەوەی کەوا درۆ دەکات بۆی خەڵکی بخاتە پێکەنین ئەوە هەڕەشەی قورسی لەسەرە و شەرع حەرامی کردووە و ئینسان دەبێ خۆی بپارێزێت بەتایبەت دەبینی کەسانێک لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ناسراون کە نوکتە بازن یان نوکتەی زۆریان لایە کە ئەکسەریەتیشی درۆیە ڕاست نییە دەیجێڕنەوە خەڵک دەخەنە پێکەنین ئەوە حەرامە و پێویستە لەسەر ئینسانی موسڵمان لەو جۆرە کەسانە بە دوور بێت بەڵام وەکوتم جاری وا ئینسان لە مەجلیسێکە بەسەر هاتێک دەجێڕنەوە کە واقعی ڕوویداوە بەسەر خۆیان هاتووە بەڵام ئەلێرەش دەبێ وریابن بۆ نمونە بەسەر هاتێکی واقعی بەسەر من هاتووە من حەز ناکەم خەڵک بیزانێت ڕاستە بەتەکە واقعیە کە حەز ناکەم خەڵک بیزانێت ڕێگە پێدراو نییە کەس بڕوا بیجێڕێتەوە بۆی خەڵک بەوەی ئەو بەسەر هاتی منەوە بخاتە پێکەنی مامۆستای بەڕێز دەفەرمووێت ئەگەر سیرکردنی مسلسلات و ئەفلام و جۆرە شتانە دروستە بۆ ئەوەی کە فێری زەمان بم طبعا سیرکردنی فیلم مسلسلات حرام و دروست نییە ئەوە نیقاش هەڵ ناگرێت ئەو بابەتە بەتایبەت ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە ناو کۆمەڵگای مرۆڤایەتی بەگشتی یانی هەر وڵاتی ئێمەنە هەموو کۆمەڵگا وە کۆمەڵگای موسڵمانان بە هەموو قەومیەت و زمانەکانەوە ئەوە دەبینی مسلسلات و حەلەقاتی زۆر هەیە وەکو خەڵک باسی دەکات دەگاتە 1000 ئەڵقە 2000 ئەڵقە و لەوە زیاتریش داری وا هەیە دەڕوات طبعا متابعەکردنی وانە حەرامە بە هەر ناوێکەوە بێت چونکە پڕێتی لە درۆ حەرام بێشەرعی نەزەر تێکڵاوی ژن و پیا و جاری وا هەیە بەڵێ گۆڕانی و مۆسیقای زۆری تێداڵە
هەر لی گەڕێ ئەنجا جاری وا هەیە ژن و مێردن لە فیلمدا جاری وایە ژن و مێردن لە فیلمدا بەڵام لە ئەسڵدا خوشک و بران یان خوشک و بران دەبن بە ژن و مێرد تێدەگەی یان ژن و مێرد لە مسلسلێکدا بەشدارن پیاوەکە کەسێکی کێ و خێزانەکەی ژنی پیاوێکی کەیە دی ئەوانە ئەوە لە ئاکای موسڵمان هەموو تۆستەری ئەم جۆرە کەسانەکە جاپڕێتی لە وتەی شرک و هاوارکردنە غیری خوا و کۆمەڵێک شت کە جاری وایە لەناو خەڵکدا ئەمە خەڵک دەکەوێتە سەر زمانی و دووبارەی دەکاتەوە بۆی ئەمانە دروست نین بەڵام بەدیلی ئەوانە بەدیل هەیە بۆ کەسێک کە بیە فێری زمانێکی تر بێت بۆ نمونە بەتایبەت ئەوانەی کە مەبەستیان خودی زمانەکەیە بۆ فێربوونی زمان ئەوانە سیر دەکەی ئەفلام کارتۆنیان دروست کردووە و حیوار و گفت و گۆیان لە نێوان دوو کەس دروست کردووە و بە سەوت دایانناوە بەنووسین هەیە وەڵحاصڵ بەدیلی ئەم شتانە زۆرە جا ئینسانی شار بیەوێت فێر بێت بەتایبەت هەندێک زمان کە دەکرێت وەکو بوتم لەو بابەتانی تر دەتوانێت فێری بێت حتا هەر زمانێک بێت زمانی ئینگلیزی بێت هەر جۆرە زمانێک بێت هەندێک وەسایل دروست کراون کە شەرع ڕێگەی پێداون وەکو ئەفلام کارتۆنە وەکو حیوارکە لەناو کتێبەکان نووسراوەتەوە بۆ ئەو کەسە فێری زمانێکی بێگانێت بەڵام موسەلسەلات نەخێر. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز دەفەرمێت ئایا فەقیرترین کەس کێیە و هەروەها زەنگینترین کەس دەوڵەتمەندترین کەس کێیە لە لایەنی مادی ناڵێم لەونە مەبەستی بە زەنگینی ئیمان بێت. وەڵڵاهی سێرەکە تۆزەکە بەس کەسێک بەڕاستی دەوڵەمەندە کە خاوەنی ئیمانێکی تۆکمە و دامەزراو بێت بەخوای پەروەردگار ئیمانێک کە بناغەکەی لە زەویدا ڕۆچی بێت تێدەگەی ئەسڵها ثابت وفرعها في السماء تێدەگەی ینی خاوەنی ئیمانێکی تۆکمە و دامەزراو بێت بەخوای پەروەردگار بە ڕۆژی دوایی بە پێغەمبەران سەلامی خوایان لێ بە فریشتەکان بە کتێبەکان بە قەزا و قەدەر ئیمانێکی تۆکمە و دامەزراوی هەبێت تەوەکل وەڵحاصڵ هەموو ئەو بابەتانی کامڵ بێت و خاوەنی ئیخلاسێکی تەواو بێ بەرامبەر بەخوای پەروەردگار ئەگەر عیبادەتەکانیشی کەم بێ بەڵام ئیخلاسێکی تەواوی هەبێت و ئەگەر هەوڵ بدا لە عیبادەتەکانیشدا خۆی پێ بگەێنێەوە خۆی دەوڵەمەند کات لە ئەذکارە بەشی هەبێت بۆنە لە دیکری بەیانی و ئێواران و زیکری خەوتن و لە ماڵ دەرچوون و زیکری دوای نوێژەکان و لە نوێژە سونەتەکان بەشی هەبێت و لە قورئان خوێندن بەشی هەبێت و لە تەڵەبی عیلم بەشی هەبێت و لە وەڵحاصڵ هەوڵ بدات چاکەکان بەدەست بێنێ و خۆی لە خراپەکانیش بپارێزێت تێدەگەین دەکرێت بڵێن دەوڵەمەندترین کەس ئەو کەسێکەوە هەوڵ بدات بێ بە وەلی خوا وەلی خواژەوە نییەکەوە جلو پۆشاکێکی تایبەتی لەبەر بێت بەڵکو وەلی خوا ئەوەیە کە پێشەوای ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ فەرمووی من كان لله تقيا كان لله وليا کەسێک متقی بوو بەرامبەر بەخوای پەروەردگارەوە وەلی خوایە کەسێکیش بێ بە وەلی خوا و بڕاستی دەوڵەمەندە چونکە الله ولي الذين آمنوا. بارك الله فيكم. نازانم چی پێ بڵێم وەڵای هەر ئەوەندە پرسیارێک تۆزێک ئەو بوو خوا زای داتەوە. خێتان مامۆستای بەڕێز پرسیارێک کەوتووە بۆ دینیە بەس نازانم ئینشەڵا بتوانم مەفهومەکەی بگەینم. مامۆستای بەڕێز بۆ نمونە دوو کەسان زەید و عەمر ئێستا زەید بەڵێ بیخوێنەوەزان تێدەگەم بەخوا من خۆم تێنەگەستم یعنی چەند جار پرسیارەکە تاکیدم کرد تا گەشتمە مەفهومەکەی. مامۆستای بەڕێز ئێستا زەید و عەمرمان هەیە زەید خەریکە مەسەلەن حەزی لە تێکەلاوی عەمر بێت ئەو عەمرە زەید و عەمر زەید حەزی لەوەیە کە تێکەلاوی عەمر بێت یعنی هاوڕێیەکی عەمر بکات بەس ئەو عەمرە مرۆڤێکی خراپە ئێستا من کە بە زەید بڵێم ئەم کەسە مرۆڤێکی خراپە لەلایەک ئەمە باشیەکم کرد کە بە زەید وتم ئەمە خراپە لەلایەکی تر خراپیەکم کرد کە باسی عەمرم کرد جا چۆن بتوانین بینی ئەم دوانە تەوازنێک دروست بکەین جەمع بکەین بینی هەردووکە نازانم پێگەیستی مامۆستای بەڕێز. پێگەیشتم پیاوێک کات بەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم لای دایکمان عایشە فەرمی بئس الأخ العشیرە فەرمی خراپترین کەسی چیرە و هۆزەکەیت کات ڕێزی لێکرد لێرە
ئەوە وەردەگرین کە ئاساییە خەڵکانێک وریاکەینەوە لە شەڕی کەسێک. ئەوە یەک. دوو، ئایا لە هەموو حاڵێکێکدا ئەمە وەرگرین زەید دەیەوێت هاوڕێتی عەمر کات، بەڵام تۆ تەماشا دەکەی عەمر پیاوێکی خراپە، زەیدیش پیاوێکی باشە. لێ هەڵسەنگاندنێک بۆ زەید دەکەین، هەڵسەنگاندنێک بۆ زەید دەکەین. زەید ئایا کەسێکی سەسپاوە لەسەر ئیمان و عەقیدە و بیر و باوەڕەکەی لەسەر دینەکەی؟ ئەگەر کەسێکە نالەرزێت، بناغەیەکی تۆکمە و دامەزراوی هەیە و ئەو کەسە کە عەمرە ناتوانێت کاریگەری هەبێ بەسەریەوە، ئاگاداریکەوە بڵێ کاکە وریابە عەمر ئەگەر کەسێکە شەهوەت زاڵە بەسەریدا پێی بڵێ کەسێکە شەهوەت زاڵە بەسەریدا وریای بە بڕۆ ئامۆژگاری بکات، چونکە تۆ دەزانی زەید دامەزراوە. ئەگەر کەسێکە عەمر شوبهەی پێیە، ئەو کاتە دیسان پێی دەڵێ کاک زەید عەمر شوبهەی زۆری لایە، ئەگەر دەزانی ناتوانی بەرەنگاری بێەوە مەچوو، وازی لێ بێنە، ئەگەریش دەزانی دەتوانی بەرەنگاری بێ و نەسیحەتی بکەی و عەسا وەلەعەلە هیدایەت بەربگرێت و واز لێرەوە بڕۆ. جا لێرە تۆ دوو ئیستیفادە دەکەی. ئەگەر زەید توانای بەرەنگاربوونەوەی نەبێت و نتوانێت بەرامبەر ئەو کەسە خۆ ڕاگرێت، ئەوە دەبێت لە بۆای لێ بکەی پێ بڵێ کاکە تخونی ئەو کەسە مەکەوە، لێ نزیک مەگەوە بەخوا زەرەرت دێدات. بەڵام ئەگەر دەشزانی زەید دەتوانێت نەسیحەتی بکات و دەستی بگرێت لە خراپەوە بەرەو چاکە بهێنێت، تێدەگەی؟ یعنی یخرجه من الظلمات إلى النور، دەتوانێت ئەوە بکات، هانی بدە بیکات. بەڵام کە دەزانی عەمر زەرەر لە زەید دەدا، پێی بڵێ کاکە گیان خۆتی لێ بەدوور بگرە، چونکە انصر أخاك ظالما أو مظلوما ونصحش لێرەدا ئەو ڕۆڵە دەبینێت. يعني لو الظلم لا عمر ما كاين واني امام سيبرس يعني او خلالي كليفت بس يا ويبي بالضبط. ابيتو اشتكرون كيوا وشنك لوانيه دور خصنوي زيد لعمر قوابوني زياتري عمري بيو بيت ولواناش نزيق بونوي هدايات بيبوي بلام دشكله تحذيري زيد بكي بلاي وريابه توشي هەڵە نەبی بۆ وریابە نەخلی سکەی. والحاصل دەبێت هەڵسەنگاندن بۆ هەردووکیان بکەیت و هەردووکیشیان بەو پێ تەوجیه بکەیت. ڕاستە بارەکە الله فیکم مامۆ سەیبارەت وڵایی زۆر درێژ بۆ بە دوو پرسیاری تەنها دوو پرسیاری مای ئینشاءالله کۆتایی بە بەرنامەکە دەینین. مامۆ سەیبارەت خزمەتت داوام شەوم بۆ خزمەتیەوە دەخوازم. بارەکە الله فیکم مامۆ سەیبارەت. مامۆ سەیان دەفەرمێت ئەرێ گەورەترین و بەقەدرترین خێر کە ئینسان بە زمان بەدەستی خۆی بێنێت چه کردەوەیەکە، یعنی کە بە زمان بەدەستی خۆی بێنێت؟ وەڵاهی ئینسان بە زمان زۆر شت دەکات، زۆر شتی پێ دەکرێت. گەورەترین شتێکەوەیە کە ئینسان بە زمانی دەعوە بکات. ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. گەورەترین شتێک ئینسان بتوانێت بە زمان بیکات بریتە داعوە و بانگەوازی، بریتە لە بانکردنی خەڵک، دەرێنانی خەڵک لە گومڕایی بۆ نور و هیدایەت. ئەمە گەورەترین شتێکە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێشوا عەلی فەرموو ڕەزای خوای گەورەی لێبێت لە یهدی الله بک رجلا، پیاوێک خوای گەورە بەهۆی تۆ هیدایەتی بدا، خەیر لەک من حمر النعم، بۆ تۆ باشترە لە وشتری سوور. دێمە بڕاستی لە هەرە گەورەکانە کە ئینسان بە زمان دەتوانێت بیکات، چونکە ئەمە داعوەی خەڵکە و بتوانێت بە زمان ڕێگات چەوتەکان بۆ خەڵک ڕوون کاتەوە، بە ڕێگا ڕاستەکان ڕێگای ڕاست بۆ خەڵک ڕوون کاتەوە. وهروە دەتوانێت بە زمان ئەگەر ئەوانەی کرد کە سوودی کۆمەڵگا و خەڵکی تێدایە، ئەنجا دەتوانێت بۆ خۆی بەم زمانە زیکر و یادی خوای پەروەردگار بکات، ئەو ئەذکارانە بکات کەەوە بەهۆیەوە زیاتر لە خوای پەروەردگار نزیک دەبێتەوە. قورئان خوێندن هەر شتێکە، بەڵام ئەوەی کە من لێ تێگەشتم والله ئەعلەم ئینسان بە زمانی داعوە و بانگەوازی بکات، ئەمە گەورەترین خزمەتێکە کە بتوانێت بیگەێنێت. زۆر باشە مامۆ سەیبارەت، جەزاک الله خەیران. مامۆ سەیبارەت پرسیاری ئەخیر ئەمە خۆشکێکە دەفەرموێت من لە دایرەیەک داوام دەکەم کە لەو دایرەیە پیا و ئافرەتێک هەلاو یەکترن، دەفەرمێت تا ڕادەیەک جلەکانی من ستارن، بەڵام هەندێک جار دەفەرمێت زۆر تێکەلی ئەوان ناکەن، بەس یعنی تێکەلاوە. لەو حاڵەتەدا چی بکەن؟ ئایا ئینسان گونەحبار دەبێت؟ چۆن خۆمانی بپارێزین؟ پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله علیه وسلم فاتقوا الله ما استطعتم، ئەوەندەی کە پێتان دەکرێت تەقوای خوای پەروەردگار بکەن. و ئینسان
پێویستە لەسەری کە خۆی بپارێزێت لە هەر شتێکەوە سەرپێچی و ماسیەتی خی پەروەردگارە و پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم دادەیە لەسەری پێویستە کە بەجلێکی پۆشتە و داپۆشرا و داوامەکەی بکات و جەستەی دەرنەخات و جلو پۆشاکێک لەبەر کات کە مەرجەکانی پۆشاکی شەرعی ئافرەتانی تیادا بێت و کاتێکیش لە ناو فەرمانگەکەیدا ناو دائیرەکەیدا پێویستە تێکەڵاویەک و کاتیان بۆ منە ئیشی دەکەوێت لای کەسێک پیاوێکە ئەوەندە بمێنێتەوە کە ئیشەکەی ڕایی بکات و خۆی دەزانێت یعنی چۆن ئەم ئیشە بە سەلامەترین شێوە ڕزگاری دەبێت لێی با ئەوها بیگەێنە کتابێکە بۆ نمونە بەبەریت دەڕا بە بەبەریت بینێرێت هەر پێویست دەکات خۆی بیبات کتابەکە بات و بگەڕێتەوە وەڵحاصڵ ئینسان بۆ خۆی دەزانێت کە چ شتێک خراپە و چ شتێکیش باشە و ئەوەندەی کە پێکرێت لە خراپەکە زیاتر خۆی بپارێزێت و خۆی بە دوور بگرێت بۆی کەوە تووشی هەڵە نەبێت با بیپارێزێت یا ڕەبی. بارەکەڵڵاو فیکم مامۆستای بەڕێز شەوەیەکی پڕی بەسوود بووە بۆ بابەتێکی زۆر گرنگ بوو خی گەرەخێرتان بنفعی زۆر سپاسی بەڕێزتان دەکەم بۆ ئەمەدەبوونتان لە کۆتاییدا ئەگەر پەیامێکتان هەبێت ئینشەڵڵا خوارەتان ڕازی بێت وەڵاهی هەمومان خاوەنی ئەو نیعمەتە گەورەین کە پێی دەوترێت زمان و بەڕاستی پێویستە ئاگاداری بین و هەمووشمان دەزانین چاک چییە و خراپ چییە هەوڵ بدەین زمانمان لە چاکە نەبێ بەکار نهێنین و لە خراپە بە دووری بگرین و لە هەر مەجلیسێک بووین تاوانێکی لێ دەکرا بە زمان ئێمە هەوڵ بدەین مەوزوعی ئەو مەجلیسە بگۆڕین و هەوڵ بدەین بە عقاری خێردا بیبین نەمانتوانی بەڕاستی باو مەجلیسە بەجێ بهێڵین بۆیە زمانێکێکە لەو نیعمەتانە کە پێویستی بە مراقەبە و چاودێری هەیە و دەوترێت زمان ئێستخان ناشکێنێت بەڵام زۆر جار دڵی خەڵکانێک دەشکێنێت کە لەوانەیە بێتە مای تووڕەبوونی خی پەروەردگار بۆی ئینسان هەمیشە هەوڵ بدات ئاگاداری زمانی بێت و هەموو جەستەش وەکو لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم هەموو بەیانیەک لۆمەی زمانیان دەکەن بەوەی زمانیان ئاگاداری خۆی بێت و ئەو جەستەیە بە هیلاکەت نەدات و کۆتا قسەشم هەموو لایەکمان هەوڵ بدەین دەست بگرین بە دینەکەمانەوە چونکە گەورەترین سەرمایی ئێمە ڕەسمالی ئێمە دینەکەمانە کە بەختەوەری دنیا و دواڕۆژی پێوەیە بەخوای گەورە پاداشتی بەڕێزیشتان بداتەوە لەسەر ئەم جۆدەی کە گرتوتانەتە بەر و بێ بە توێشووی قیامەتتان و پاداشتی هەموو ئەو مامۆستا بەڕێزان بداتەوە کە بەشداری دەکەن لە گەڵتاندا بەخوای گەورە پاداشتی هەموو ئەو خوشبرا بەڕێزانە بداتەوە کە ئامادە دەبن و گوێ دەگرن و داوا دەکەم لە خی گەورە ئیخلاص بە هەموو لایەکمان ببەخشێت بە نیەتمان خاڵص کات و تەنها مەبەسمان ڕەزامەندی خی پەروەردگار بێت ولا بەدوێمان بگرێت بارك الله فيكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم.